ئەمە کۆبنەوەمانە سەرەوە بوو بۆ ئەو بڕیارێکێکی تۆپی عێراقدا ئێستا بەڕاستی بڕیارەکە زۆرم فازە بوو لە لای ما لەبەرەوە ئێمە موافقەمان هەیە چ لەلایەن دەستەی گشتی یەکێتی تۆپی عێراق یانەکان دەکات چ لەلایەن هەموو ئەندامانی یەکێتی تۆپی عێراق واژۆیان کردێ ئێمە لە خولی نایب دەمێنینەوە و هەروەها بڕیاری خۆیان کەوا دایتیان ئێستا کە یانەوەشی هەولێر بەشداری دەکات کە 26 تیمە بۆ ئێستا ژوا بە دیارکرد کە یانەکان هەندێک لە یانەکان ئەوانە بە تایبەتی کە باسشم کردیە سەرۆک یانەکانیان کەوا دیار بوو کە یانەکەی یاری نەکرد لە یانەوەشی هەولێر بەڵکو بردیە قەتەر بۆ یاری بکاتن بە دیارکرد کە ئێستاش ئەو سەرۆکایەتی ئەو لیژنەیە دەکردکەوەی ئەو یاریانە نێتە هەولێر چکە زۆر لە یانەکان گوتیانمە نایەن لە هەولێر یاری ناکەین ئەو بڕیارێکی سیاسی بوو ئێمەش وەکو یانەوەشی هەولێر بڕیارمانداکەوە شکایەت بکەین لە یەکێتی تۆپی عێراق لە دوو خاڵ بۆ شکایەتەکەش لە محکەمەی کاس بێ لە محکەمەی فیدرالی بێ لە یەکێتی تۆپی نێودەوڵەتی بێ وەرە یەکێتی تۆپی ئاسیایی ژوێ بەڵام لە ڕێگای یەکێتی تۆپی ئاسیایی بۆ یەکێتی تۆپی نێودەوڵەتی خاڵ یەکەم ئەوەیە کەوە لادانیمە وەکشانەوەیمە لەبەر چەند هۆیەکی سیاسی و چەند هۆیەکی تایفەگەری و چەند هۆیەک بووە خاڵی دووەمیش ئەوەیە کەوە ئەمە پاش ئەوەی کەوە موافقەمان وەگەر لە یەکێتی تۆپی عێراق کە بەشداری بکەینەوە و خۆمان ئامادە کردو بماوەی چەند مانگەکەوە بۆندمانداوە و پارەمان سەرف کردووە و چەمان داوە قەرەبووکردنەوە یانەوەشی هەولێر بێتن